بەشی شەشەمی راپۆرتی سیاسی بە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران. بینەرانی ئازیز، لە بەشی پێنجەمی ئەم راپۆرتەدا باسمان لە بارودۆخی بزوتنەوەی کرێکاری ئێران کرد. ئێستاش لەم بەشەدا تیش دەخەینە سەر دۆخی بزوتنەوەی ژنان. لەگەڵمان بن بۆ بیستنی. خاڵی دەهەم، بزوتنەوەی ژنان. بزوتنەوەی ژنان سەرەڕای ئەوەی کە خاوەنی تەشکیلات و ڕێکخراوێکی دیاریکراو نەبووە، بەڵام لە ڕوانگەیەکی بابەتیەوە بەردەوام یەکێک بووە لە پایە سەرەکیەکانی خەبات لە دژی حکوومەتی ئیسلامی. کەسایەتیە شێلگیر، وشیار و خۆشناوەکانی بزوتنەوەی ژنان کە هەر ئێستا بەشێکی زۆریان لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدان، ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە وروژاندنی پرسی ژنان و ئەو هەڵاواردنە سیستماتیکیەی کە لە نێو سیستمی ئاینی سەرمایەداری زاڵدا دەرهەق بەوان دەکرێت. حکوومەتێکی کە نیوەی کۆمەلگا واتە ژنانی لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کردووە و بەدەیان مادەی یاسایی و شەرعی جیاکاریان لە دژی ژنان بەکارهێناوە و سیستمێکی ئاپارتایدی جێندەری بە تەواومانای لە دژی ئەوان بنیاتناوە. حکوومەتێکی کە تەنانەت ئازادی پۆشینی جلوبەرگی لە ژنان زەوت کردووە و بەردەوام لەسەر شەقام و شوێنی کاردا بە دانانی گەشتەکانی کۆنتڕۆڵکردنی حیجاب سوکایەتیان پێدەکات، ئەزیەت و ئازاریان دەدات و سەرکوتیان دەکات. بەڵام ژنان تا ئەم ساتەوەختە لەم خەباتەدا بۆ گەیشتن بە مافە سەرەتاییەکانی خۆیان سەرکەوتوو بوون. ئێستا ئیتر ئازادی پۆشینی جلوبەرگ بۆ ژنان و کۆمەلگا بۆتە شتێکی ئاسایی و دەسەڵات لە وەرگرتنی ئەو مافە شکستی هێناوە. بزوتنەوەی ژنان بە قۆناغی پڕهەوراز و نشێویدا تێپەڕیوە و ئێستا بە بزوتنەوەی شۆڕشیێڕانەی ژن ژیان ئازادی بۆتە بزوتنەوەیەکی بەردەوام و سەقامگیریش لە پێناو گەیشتن بە سەرجەم داواکاریە یەکسانی خوازەکاندا. بزوتنەوەیەکی کە ئیزنی بە حکوومەتی ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی ڕاست و لایەنگری گەڕانەوەی دیکتاتۆری سەڵتەنەتی نەدا کە دروشم و داواکاریە یەکسانی خواز و ڕادیکاڵەکانی بخاتە ژێر کاریگەریەوە. بزوتنەوەی ژنان نەک هەر خوازیاری یەکسانی بێ ئەملاو ئەولای ژنانە لە هەموو بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریدا، بەڵکو خوازیاری لە ناوچوونی ئەو سیستمە ئاینیە پیاو سالاریەشن کە ژیانی لێکردوون بە دۆزەخ. هەر ئێستا بەشێکی بەرچاو لە ژنانی چەب لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدا گرفتارن و هۆکاری سەرەکی دەست بەسەرکردنی جەستەیی ئەوان بریتیە لە توانایی و پۆتانسیێلی کۆمەڵایەتی ژنان بۆ ئاڵوگۆڕ و گۆڕانکاری قوڵی کۆمەڵایەتی. لە ئاوا هەلومەرجێکدا هێڵای استراتیژیکەکانی ئێمە لە بزوتنەوەی ژناندا بە کورتی بەم شێوەیە. یەکەم، خواستی ڕزگارکردنی ژنان لە کۆت و بەندەکانی پیاو سالاری و کۆیلایەتی دەستی یاسا و ڕێسا ئاینیەکان و هەروەها دەستەبەرکردنی یەکسانی جێندەری، پرسێکی جیا لە خواستی چینی کرێکار بۆ ڕزگاربوون لە چەوسانەوەی سەرمایەداری نییە. بۆ ژنان و پیاوانی کرێکار ڕزگاربوونی ژنان لە دەستسەم و بێمافی مەرجی پێشڕەوی ئەوانە بۆ ڕزگاربوون لە چنگ چەوسانەوەی سەرمایەداری. دووهەم، خەبات و تێکۆشان لە پێناو دەستەبەرکردنی یەکسانی ژن و پیاو تەنیا ئەرکی ژنان نییە، بەڵکو ئەرکی سەرشانی سەرجەم ئەو مرۆڤانەیە کە لە پێناو ڕزگاری مرۆڤایەتی لە ژێر کۆت و بەندی ستەم و خەفەقان و چەوسانەوەدا خەبات دەکەن. نابێ خەباتی یەکسانی خوازانە و ڕزگاری خوازانەی ژنان تەنیا لە خەباتی خودی ژناندا سنووردار بکرێت، بەو مانایی کە ئازادی ژن ئازادی کۆمەلگایە. سێهەم، وەدی هاتنی خواستی یەکسانی خوازانەی ژنان لە گرێوی جەماوەری بوونەوەی خەباتی ژناندایە. بۆ ئەوەی بزوتنەوەی ژنان ببێتە بزوتنەوەیەکی جەماوەری و کۆمەڵایەتی، پێویستە جەماوەری ژنانی کرێکار و زەحمەتکێش لە ئاستێکی ملیۆنیدا بێنە ناو مەیدانی ئەو خەباتەوە. بۆ ئەم مەبەستەش پێویستە لەسەر سربەخۆیی ئابووری ژنان و ویست و پێداویستیەکانی خۆشبژێوی ژنان جەخت بکرێتەوە و ڕێگاکانی گەیشتن بەو داخوازیانە دەستنیشان بکرێت. گەڵاڵەکردن و خستنەڕووی ئەو داواکاریانەی کە لە بەیاننامەی مافی ژناندا هاتووە چرای ڕێگای ئێمە بۆ بەردەوام بوون لەسەر ئەو ڕێبازەیە. چوارەم، بزوتنەوەی ژنان بەو ویست و داواکاریانەی کە هەیەی لە هەنگاوی یەکەمدا لەگەڵ بربەستەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرەوڕوو دەبێتەوە. بە مەبەستی تێکشکاندنی دیواری سەرکوت و خەفەقانی ڕژیمی کۆماری ئیسلامی، هاوکاری و یەکگرتووی کردداری لەگەڵ بزوتنەوە دموکراتیکەکان پێویستە. لە هەمان کاتدا پێویستە تەرکیز بکرێتە سەر ڕەخنە و ڕەوشەنگەری سەبارەت بەوەی کە ڕەوتە لیبراڵەکان بزوتنەوەی ژنان تەنها وەک ئامرازێک بۆ گەیشتن بە دەسەڵات بەکاردەهێنن.
پێنجەم لە هەمان کاتدا کە ژنان هاوڕێ لەگەڵ پیاوان لە ڕێکخراوە جۆرا و جۆرە سیاسی و چینایەتیەکاندا خۆڕێک دەخەن بە مەبەستی جەماوەری بوونەوەی هەرچی زیاتری بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان پێویستە ڕێکخراوگەلێکی ڕادیکاڵ و پێشکەوتن خوازانەی ژنان لە ئاستێکی بەربڵاوتردا پێکبهێنن. خاڵی 11 بزوتنەوەی شۆڕشتیرانەی خەڵکی کوردستان. لەگەڵ زاڵبوونی هەژمونی سیستمی سەرمایەداری لە ئێران نەتەوە جۆراوجۆرەکانی ناو جۆغرافیای ئێران بە زەبری سەرکت و ئاسمیلەکردن بە ناچار یەکدەست کراون و هاوکات جوتیارانی هەژار و خۆشنشینانی گوندەکانیش بە شێوەیەکی سەرەکی بوون بە کرێکارانی کۆچبەر. لە ئاکامی ئەو گۆڕانکاریەدا خەبات لە دژی ستەمی نەتەوایەتی، بەردەوامبوونی خەبات لە دژی دەرەبەگ و خاوەن مڵکەکان، خەبات لە دژی ئەو جیاکاری و هەڵاواردنانەی کە لەلایەن حکوومەتی ناوەندی و شەڤۆنیزمی ئێرانیەوە سەپێنراوە، هەروەها خەباتی کرێکاران و ژنان لە پێناو بەدەستهێنانی مافی ڕێکخراو بوون، مانگرتن، ئازادی ڕادەربڕین و هیتر لە زومرەی شێوازە جۆراوجۆرەکانی سەرهەڵدانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان بووە. حکوومەتی ناوەندی ئێران لە کاتی دروستبوونی دەوڵەت نەتەوەی زۆرە ملێ لەلایەن ڕەزاشاوە لە بنەڕەتدا بوونی نەتەوەکانی دیکەی لە چوارچێوەی جۆغرافیای ئەم وڵاتەدا ڕەت کردوتەوە و سەرکوتی کردوون. جگەل لە سەرکوت، شکڵ و شێوازە ئاشکراکانی ستەمی نەتەوەیی لە کوردستان لە دواکەوت و ڕاگررتنی ئابووری بە ئەنقەست لە بەرچاوگرتنی ماف و ئیمتیازی تایبەت بۆ دەرەبەگ و کەسایەتی ئاینیەکانی سربەوان، سەرمایەگوزاری نەکردن لە ژێرخانەکانی ئەم ناوچەیە، بە تاڵانبردنی سامانە سروشتی و کانەکان، بە ئەمنیەتیکردن و پادگانیکردنی ناوچەکە، قەدەغەکردنی خوێندن بە زمانی دایکی و دوورخستنەوەی ئەو نەتەوانە لە پێکهاتەی سیاسی وڵاتدا بەڕوونی دەبیندرێت. واقعیەت ئەوەیە کە تەنانەت شۆڤینیستە ناوەندگەراکانی ناو ئۆپۆزیسیۆنیش لە زومرەی نەیارانی سەرسەختی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی نیشتەجێی ئێرانە. لەسەر بەستێنی فەزایەکی لەو چەشنەیە کە کۆمەڵە توانیوێتی وەگەڕەوتێکی چەپ و کۆمونیست بە نێونەرایەتیکردنی ویستی داواکاریە ئابووری، سیاسی، ژینگەیی، جەندەری و فەرهەنگیەکان لە کوردستان ببێتە ڕەوتێکی خۆشناوی کۆمەڵایەتی. ڕەوتێکی کە هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامیدا خەبات و خۆڕاگریەکی جەماوەری لە دژی ئەو دەسەڵاتە ڕێخز لە بەرامبەر کۆنەپەرستانی ناوچەکە و خان و فێئوداڵەکاندا ڕاوەستا و بەرگری لە مافی خەڵکی کوردستان، کرێکاران، زەحمەتکێشان و ژنان کرد. شۆڕاکانی شار و گەڕەکەکانی دامەزراند و خۆڕاگری و بەرخۆدان لە کوردستانی کردە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین. داخوازیەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان لە کۆمەڵێک داخوازی ڕفۆرمخوازانەوە گۆڕی بۆ داخوازی ڕادیکاڵ و شۆڕشگێڕانە. دیفاعی لە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان کرد و لە پێناو گەیشتن بە کۆمەڵگایەکی سۆسیالیستی بە دوور لە هەر چەشنەستەم و هەڵاواردن و چەوسانەوەیەکدا خەباتی کرد. ڕەوتی چەپ لە کوردستان و لە سەرویانەوە کۆمەڵە بە بەردەوامی خۆی وەک هاوپەیمانی بزوتنەوە سەرتاسەریەکانی کرێکاران، مامۆستایان، ژنان، خوێندکاران، خانەنشینان و دادخوازان زانیوە. لە بەرامبەر ناسیۆنالیزمی ئێرانی و جۆرەکانی تری ناسیۆنالیزم خەبات و خۆڕاگری کردووە. لەم ساڵانەی دواییدا گەلێک بزافی ناڕەزایەتی پێشکەوتن خوازانە لە کوردستاندا پێک هاتوون کە نمونەیەکی ئاشکرای ئەم بەڕێکخراو بوونە کۆمەڵایەتیەیە. دوای نمونەی بریتی بوو لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا کە چاوگەی دروشمی ژن ژیان ئازادی و گەلێک تاکتیکی پێشکەوتن خوازی لە چەشنی مانگرتنی گشتی بوو. بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نۆرۆزی ئەمساڵ نمونەیەکی دەرەوشاوە بوو لە زیندووبوون و توانایی بەرزی ڕێخستنی هەڵسوڕاوانی مەدەنی لە کوردستان. بێگومان کوردستان بە پشتبەستن بە نەریت و ئەزموونەکانی 45 ساڵی ڕابردوو و ئەوەی کە کۆمەڵگایەکی ڕێکخرا و حیزبیە جێگە و پێگەیەکی گرنگی دەبێت لە بزوتنەوەی خوازیاری ڕووخاندنی ڕژیم و داڕشتنەوەی دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامی. بەڵام لە هەمان کاتدا نابێ ئەوە لەبیر بکرێت کە لە کوردستاندا حیزب و مەیلی سیاسی جیاوازی سوسیالیستی، ناسیۆنالیستی، لیبراڵی و ئاینی سەلەفی بوونیان هەیە کە هەر کامیان کەم تا زۆر خاوەنی پێگەی کۆمەڵایەتی. چەکداربوونی ئەو حیزب و لایەنانە دۆخەکەی ئاڵۆسر کردووە. تەنها گەشەکردن و پەرەسەندنی خەباتی کۆمەڵایەتی بەرین و خۆڕەخستن لە ڕێکخراوە مەدەنی و چینایەتیەکاندا دەتوانێت مەترسیەکانی سەرچاوەگرت و لە ئەگەری بەریەککەوتنی چەکدارانەی ئەو گروپانە و
یان بوونی ئەم یان ئەو گروپیان بە ئامرازی پیلانگێڕیەکانی حکوومەتی ناوەندی پوچەڵ بکاتەوە و هێزە چەکدارەکان بخاتە خزمەت هاوڵاتیانی ڕێکخراو لە شوڕاکاندا. بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان و هێڵە گشتیەکانی استراتیژی ئێمە سەبارەت بە پرسی کورد و پەسەندکراوەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە زۆمرەی ئەو بەڵگەنامە بنچینانن کە تێیاندا سیاسەتی خەباتکارانەی ئێمە لە کوردستان داڕێژراوە و بنەمای کار و چالاکیەکانی ئێستای کۆمەڵن. ئێمە ئەم بەڵگەنامانە وەک پاشکۆی راپۆرتەکە دادەنرێت و لەبەردەستی هاوڕێیاندایە.